خەسل و هەماوکردنەکەشی عادی ئەمێ یعنی وەکو کارێکی خێرێکەکەنەوە بەڵە وەکو خێرخوازێک ئەیکەین لە خزمەتان هاوی زەرەر و زیانەکانی لافاوەکەی چەمچەماڵ تا بێت زیاتر دەرەکەوێت ژمارەیەک لە ئۆتۆمبیلەکانی ئەوەیە کە کەوتونەتە ناو قڕ و لیتی ئەوێەوە هێنراونەتە سلێمانی تا چاپکرێنەوە و پاککرێنەوە ئەمە یەشەکە لەو ئۆتۆمبیلانی کاتۆتە سلێمانی ناوەکەی هەر هەمووی لیتەیە ئەگەر کاربێنەکان جۆزێتەوە ئەمە لە ئێسادا لێشێک لە شوشتنگەکانی سلێمانیە تاوەکو هەمووی هەڵبوەشێنرێ و قڕ و لیتەکەی بهێنرێتە دەرەوە بۆ ئەوەی کە پاکردنەوەی بۆ بکرێ لێرە مەشینەکەشی بە هەمان شێوە هەر هەمووی قڕ و لیتەیە ئەمە ئەوێ بە تەواتی بشۆرێ اینجا دوایی کاری تیا بکرێت لێرە کاک محەممەدی لێیە کاک محەممەد دەگە فەرمی تێرەوە ئەم ئۆتۆمبیلەکەی بۆتان هاو سەرەتا بەخێر بێن سەر چاوم ئەمە ئۆتۆمبیلە ئەمڕۆکانە گەشتە دەستمان ئەمڕۆ هاو بەڵێ ئێمە لای خۆمان حەمامی بۆ یەکەین جوان پاکی یەکەی نەوانێ وەکو شەریکە و ئەو شتانە کە پێویست بێ لای خۆمان بۆ یەکەین ئەمە زۆری ئەوێ بۆ پاکردنەوەی ئەوە لە توانامە یەکەین بە ڕۆژە دوو ڕۆژ بەشکم تەواویکەین بە تەواتی پاکە بێتەوە پاکەکەینەوە وەکو شەریکەی لەکەینەوەوانی ئیشەکان ئۆتۆمبیلە هیچ ناکەنە خێرنا چەند ئۆتۆمبیلتان باتۆ ئەمڕۆ دوانمان بواتوە بەڵێ ئیتریشتان بۆیت بە پێی توانای خۆمان هەر لە خزمەتاوی باشە چۆنە لە چەمچەماڵ خۆی چانەکریا بووە وەسلێمانی هاتوون بۆ ئێرە بۆ چاکردنەوەی شتەکانی تری خەسل و هەماوکردنەکەشی عادی ئەمێ یعنی وەکو کارێکی خێرێکەکەنەوە بەڵە وەکو خێرخوازێک ئەیکەین لە خزمەتان هاوی باشەکە ئۆتۆمبیلێک ئاوای لێبێت و بە پارەی بیکەن بە چەنە وەکو ئەمە بێ 100,000 بۆ 150,000 بەڵام ئێوە بەبێ بەرامبەر بوویانەکەین خێرتان بنووسێ ئەمە زیانەکان ئەو ئۆتۆمبیل ئەبێتەوە بە ئۆتۆمبیلەکەی جاران ئەوە لە توانامە بۆ یەکەین وەکو پاکردنەوەی ناوەکەی بێتەوە تر مەچینە و کارەبایشتەکان ئێوە نازان دەخوا خێرتان بنووسێ سپاس بۆ ئێوە وەڵی ئەوەی کە هەیە ئۆتۆمبیلەکە بە تەواوەتی هەمووی قڕودیتەیە ئەم پیاوانەش بۆ سەرما خەریشی دەرهێنانی ناوگایەکانی تاوەکو پارچە بە پارچی دەربهێنرێ و پشۆرێت بۆیە لەم شوشتنگەی ئاشتی کاکرێتە گەڕەکی ئاشتیەوە بێ بەرامبەر ئەو ئۆتۆمبیلانە شۆن بۆی وەکو هاوکاریەک بۆ هاوڵاتیانی خەڵکی چەمچەماڵ ئەمە ڕەنگە بە کۆمەک و پارە بەشداریان نەکردبێ بەڵام هەوڵێن لە لایەشی ترەوە هاوکاری و هاوڵاتیانە بکەن کە زەرەریان بەرکەوتووە.